ئەوەی ئێمە کە نیشانمان دەیت بە بیرنەوەکانی خۆمان دێنێ و پێرگەنجەکانمان دێنەوە کە ئەوەی کە لە نزیکەوە ئەم خانەوادیان نەبینی ئەوەی کە سەردانی شنگاری نەکردو ئەوەی تەلەڤیزیۆنەکانەوە کە لەگەڵ ئازارەکەمان ڕەنەسڵەشی و بۆی جارشکە بە بیرگەنجەکان بینەوە کە هەمیشە میلەتی کورد لە تراژدیا ژیاوە هەمیشە میلەتی کورد تووشی ئازار و ناڕەحەتی و ناهەمواری بوو. هیوادارم هەموو لایەن و پەیوەنددارەکان بتوان هاوکاری لە قەومانی شنگال و ئێزیدیەکان و کورد و هەمووی بە هەموو لایەک هاوکاریشیان بکەین بتوانین کە تۆزێک لە ئازار و مێنێتەکانیان کەم بکەین و ئێمە هەر بە چەند وێنەیەک یادێکمان کردوەوە بۆیە هەندێک بە بیرهانەوەی نێودەوڵەتە ئەوروپیەکانیش بکەینەوە کە ئاوڕێشیان لێ بنەوە. داواکاریمان ئەوەیە لە هەردوو حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێم لە ئەحزابە سیاسیەکانی کوردستان هەمویان ئیش بکەن بۆ ئەوەی کە منتەقەی شنگال ئاوەدان بکرێ برینی ئەم خەڵکە ساڕێژ بکرێ ئەم خەڵکە بتوانن بگەڕێن بۆ زێدی خۆیان ئەم قەضیە بگەێنین بە جینۆساید بە نێودەوڵەتیکردنی ئەم قەضیە بۆ سوود و بەرژەوەندی هەموو خەڵکانی عێراق و هەموو خەڵکانی کوردستان و ئێزدیەکانیش. داخوازی ئێمە کەچوژنێر ئێزدان دەستی چەکداری داعش ڕزگارکەن و بەگەڕنی شوێنی خۆمان ناو هەر وەکی هەر کەسێک بەگەرنە شوێنی خۆمان داخوازی ئەومان ئەمن و ئەمان هەبێت بەگەرنی شوێنی خۆمان. گیا درین تقریبا 10 روز مانگا هاوین اولی چی دست بید بیتن حتی 30 مانگا هاوین خلاصیا و گیا کمد مینن تقریبا 7 سال کش گیا درین زور جماعت عجلت کردن چون گیا گرانه نسبت سال دیگه گیا زور گرانه یت کو گیا لازم نه زورتر عجلترین کو اوید گیا لازم چون به خاطر فروتنه و هندکا بو مالات و گیا لازم بالاخره هندکاجی که بو فروتنه زور عجله المات کن دبیا بین گیای بدرین باقا گیا 2000 تومن آبی اصلا چه 5000 7 تا 8000 چی اونجا ساده در مجبوری همه جایی که دنیا جای بگی آبی تو گیا بی لای پار برای ترپان 3000 تومن آبی ترپان 3000 تومن آبی اصلا ترپان چه 7000 تومن برای چه 56000 تومن